الآن فليتفضل رئيس مركز عراق اليوم ليلقي كلمته. بسم الله الرحمن الرحيم. السادة المسؤولين الكرام، إخواني أخواتي الحضور، بعد سلسلة من حفلات التكريم التي قام بها مركزنا للعديد من الشخصيات السياسية والاقتصادية والإعلامية في إقليم كردستان العراق، ولأول مرة في العراق، وتحت شعار من أجل الارتقاء بالفن العراقي والكردي لأعلى درجات الرقي والإبداع، يقيم مركزنا اليوم حفلا مميزا بتكريمه رمزا من رموز الغناء الكردي الأصيل، الفنان الكبير زكريا عبد الله، الذي رسم ربوع كردستان الحبيبة بأجمل اللوحات الغنائية وأوصلها إلى كافة أرجاء المعمورة، ونظرا للجهود المبذولة من قبله في سبيل خدمة الفن العراقي والكردي ولاختياره أفضل مطرب في إقليم كردستان، يتشرف مركزنا بمنح فناننا الكبير ميدالية مركز عراق اليوم الذهبية ودرع العراق لابن العراق، وشهادة تقديرية تثمينا لجهوده المميزة ولإخلاصه لبلده، متمنين له النجاح الدائم وآملين منه المزيد خدمة للفن العراقي والكردي خاصة. والسلام عليكم ورحمة الله وبركاته. عزیزان خوشحسان ئێستا کاتی ئەوە هاتووە کە هونەرمەند زەکەریا عەبدوڵڵا دیارێکی وەربگرێت. خۆشەویستان دیاری دۆمیش هەر لەلایەن بەڕێز فەلەکەدین کاکەی پێشکەش دەکرێت. زۆر سپاس بۆ وەزیر. بەخێراتنی هەموو لایەکتان دەکەم. زۆر بەخێر بێن. هاتنی ئێوە ماناوی هەموو شتەکە بۆ من. دەمەوێت لێرە شتێک بڵێم. زۆر سپاسی ئەو کەسانە دەکەم کە لە یەکەم ڕۆژیەوە ماندوو بوونە لەگەڵ من، هاوکاری منیان کردیە. سپاسی ئەو برادرانە دەکەم کە هۆنداوەکانیان لە بۆ من نووسیە. سپاسی ئەو موسیک ژەنانە دەکەم کە لەگەڵ من ماندی بوونە. سپاسی ئەو دەستگا ئەعلامیانە دەکەم کە هاوکاریان کردم. سپاسی ملەتی خۆشەویستی کورد دەکەم کە بە گەرمی هەردەم باوەشی بۆ من کردیتەوە و لێرەوە دەڵێم دەمەوێت بڵێم زۆر سپاس بۆ سەنتەری عێراقی ئەمڕۆ کە ئەو
مەدالیایی پێشکەشی من کرد. ئینشاءڵڵا من لە هونەر و خزمەت بۆ میلەتەکەم و بۆ هونەرەکەم بەردەوام دەبم. برایەتی کورد و عەرەبیش ئینشاءڵڵا بەردەوام دەبێ. لێرەوە دەمەوێت بڵێم لە عێراقی فیدرالی دیموکراتی ئەمڕۆدا پێویستە زیاتر یارمەتی هونەر و جوانکاری ئەم وڵاتە بدرێت لە جیاتی ئەم شتە ناشینانەی و ئەم شتە ناخۆشانەی ئێمە دەیبینین. هیوادارم نەکەرە من برادرانی دیکەشم بتوانن کە ئەم مەدالیانە بەدەست بێنن. زۆر سوپاستان دەکەم. ئازیزان و خۆشەویستان، ئێستاش کاتی ئەو هاتۆ کە ئامانجی سەرەکی کارەکەمان پێکین کە بە دڵنیاوی ئێوە سەرجەمتان لێرە ئامادەن بۆ ئەوەی گوێبیستی دەنگە بە سەوزەکی هونەرمەند زەکەریا عەبدوڵڵا بن. ئێستاش بۆ سەرجەمەوە عاشق و خۆشەویستانەی کە هەست و سۆز و خۆشەویستی دەگۆڕنەوە و لێرە ئامادەن بۆ ئەودای کە خۆشەویستانەی کە ئەلبومی دایان پێشکەش کراوە کە لێوان لێوەنە میهرەبانی و سۆزی دایک بۆ ئەوی مانە بەڕێزانەی کە لە دوورەوە هاتوون و دەیانەوێ ماندوێتیان دەرکەن لە ڕێگای گۆرانیەوە. بۆ سەرجەمەوە عاشق و هاوسەرە خۆشەویستانەی کە لە سەرزاری هونەرمەند زەکەریا عەبدوڵڵا گوڵی سوور دەگۆڕنەوە و دەیکەنە دیاری بۆ یەکدی. بۆ سەرجەم ئەو بینەرە خۆشەویستانەی کە نەیانتوانیوە لەبەر هەر هۆیەک ئامادە بن ئێستا بە پەرۆشەوە بە دیار کەناڵەکانی ڕاگەیاندن و شاشەی تەلەڤیزۆنەکانەوە دانیشتون دەیانەوێت دوور بکەونەوە لە ناخۆشیەکانی ڕۆژگار و کەمێک هێمنی و ئاسوودەیی بۆ دڵ و مێشکیان دروست بکەن. دەنگێک پڕ لە گۆڕانکاری و داهێنان لە پاڵیشیدا هەست و سۆز و ڕۆمانسیەتی لەخۆ گرتووە. دەنگێک خۆشەویستی تێدایە بۆ کوردستانی دایک و هەولێری قەڵاو منارە و سلەیمانی نالی و سالمی کوردی و کوردی و خۆشەویستی بۆ سەرجەم شارەکانی دیکەی کوردستانیشی لەخۆ گرتووە. بەهێمنی پێمان دەڵێت با پێکەوە ساتەکانی ئەم شەومان پڕ بکەین لە ڕۆمانسیەت و سەحەیەکی جوانتر ببەخشین بە شەو. ئێمە و ئێوە و زەکەریا عەبدوڵڵا چەند گۆرانیەک